بەناوی خوای گەورە و میهرەبان سەرتا سوپاس لە خوای گەورە کە ئەو دەرفەتەی پێدام کە ڕوونکردنەوە لەسەر ئەو حاڵەتە نەخوازراوە بدەم کە لە شەوی پێنجشەم لەسەر جمعە لە شەقامی سەدمەتری هەولێر ڕوویدا. سەرتا داوای لێخۆشبوون لە خودای گەورە دەکەم و داوای لێبوردن لە هەموو مسلمانانی جیهان و کوردستان دەکەم بە تایبەتی شاری هەولێری خۆشەویست کە پێتان ڕادەگەێنم کە ئەو ڕووداوە بە ئەنقەس نەبووە. ئێستاش دەمەوێت ڕاستی ڕووداوەکە لە ڕای گشتی و لۆ هەموو ئەو کەناڵە بەڕێزانە باز بکەم کە ڕووداوەکە بە شێوازێک ڕوویداوە. ئەمە بە تەمای سەفەر بووین لەو گوندی خۆمان کە ئێستا دوو خانیمان هەیە، خانێک لە هەولێرە یەکێک لە گوندیە کە ئەشیا شتمان بار دەکرد و ئەشیامان پێ بوو جانتا و ئەشیاشت و زۆر ئەشیامان پێ بوو بارمان دەکرد. خوشکەکەم هاتەدەوە قورئانێکی پێ بوو گوتی ئەو قورئانم لێ وەرگرە هەتا دەچم ئەشیاکانی تری ماوە باقیەکەی دەینم کە ئەمەش چوین ئەمیش قورئانەکەم لەسەر جامی سیارەکەدانە سەر فلچەکە لای سەکنی کە دامنا گوتم هەتا ئەشیای تر ماوە بارم کردەوە جێم کردەوە سیارەکە بچووک بوو جێشتم لۆ کردەوە. قەدەری خوای گەورە وا بوو ئینسانە معەڕەزە لۆ لە بیرکردنی شتی لەبیرم کرد قورئانەکە لاوم کە سواری سیارە بوون و ڕۆیشتن و ئانا قورئانەکە هەر لە شوێنی خۆی بوو وەداکەم قورئانێکی تریشی پێ بوو ئەو قورئانم لەسەر لە ناو سیارەدانا هەروەم زانی ئەو قورئانە لەبەر هەندێک لە قەدەری خوای گەورە ئەوە بڕوویدا کە هیچ شتێک و هیچ گۆڕانێک بەبێ ئەو ڕوو ناداتن. ئێمەش ڕۆیشتین و هاتم چوینە گوند لە بەحرکە لاماندا سەرەتا هەتا پارشێ لێ بوون پارشێ و کە چووم داکەمانم گەیاندە گوندی لەوێن دەر شتەکە خوشکەکەم وتی کا قورئانەکەم کە گوتی کا قورئانەکەم ناو سیارە هەموومان پشکنی و گەڕاین هیچ نەبوو. ئەوجا کە هاتمەوە هەولێر دیسانەکە دیتم ڤیدیۆ بڵاو بوو بۆ قورئانەکەم ناسیەوە خوشکەکەم پەیوەندی پێوە کردم گوتی ئەوە قورئانەکەی منە هەتا چەند دوعایەکی تێدا بوو بەو پەڕاوە ناسیمانەوە چەند پەڕاوێکی دوعای تێدا بوو کە گەڕاینەوە ئەمیش یەکسەر هێزەکانی لانی پەیوەندیدار و ئانەم لە ئاگدار کردەوە و ڕاستەخۆ پەیوەندیم بە حکومەتەوە کرد و گوتم شتێکی ئەو هەیە قورئانەکە لە دەستی ئێمە کەوتۆتە خوارەوە ئەلحەمدولایە ئێمە کەسانێک نین کە دژی قورئان بین و کە بێڕێزی بەرامبەر پیرۆزیەکانی ئیسلام پیرۆزیەکانی ئەو خەڵکە بکەین و بێڕێزی بەرامبەر ئیسلام بکەین و گوێری ئەوەمان نییە کە هیچ کاتێک بەرامبەر خوای گەورە ڕاوەستین. وەسپاس پێزانین لە هەموو لایەکەوە کە شتەکە ئەوە ڕاستی ڕووداوەکە ئەوە بۆ داوای لێ خۆشبوون لە خودای گەورە دەکەم و دووبارە داوای لێبوردن لە هەموو ئێوەی بەڕێز دەکەم گری هەر کەسێکم هێشاندی و دەست خۆشش لەو خوشکە بەڕێزە دەکەم کە بەو سیفاتە جوانەی کە ئەو کارە جوانەی کرد ئەو قورئانەی هەرگرتەوە زۆر سوپاستان دەکەم دووبارە بەخێر بێنەوە.